شانزەی ئاب ڕۆژی وەرچەرخان و پرشنگداری مێژووی کورد ڕۆژی لەدایکبوون و دروستبوونی حیزبێکی خاوەن مێژوو سەروەری. شانزەی ئاب ڕۆژی شانازی کوردایەتی و نەتەوەی، چونکە کورد خاوەنی حیزبێکی تەمەن درێژی پڕسەروەری و دەستکەوتی وەک پارتی دموکراتی کوردستانە. ساڵتان لەبێت. من دیاری عومەرم لە بەرنامەیەکی تایبەتی ئێوارەی سلێمانی لەگەڵتانم و ئەم ئێوارەیەمان زۆر تایبەت دەبێت. لە سلێمانی و پیرۆزبایی دەنێرین بۆ سەرجەم لایەنگران و کادران و پشتیوانان، ئەو دۆستانەی کە هەمیشە قەدری دەستکەوتەکانی پارتی دموکراتی کوردستانیان زانیوە. لەبیرمان نەچێت سڵاو دەنێرین بۆ ڕۆحی پاکی نەمران و لە ناویشیاندا لە پێشینەیان بارزانی نەمر و کاکە ئیدریسی هەمیشە زیندوی عزیز. ئازیزانم، لەم بەرنامەی سلێمانی میوانەکەم تایبەتە و هەروەها بابەتەکەشم تایبەتە. ئەمڕۆ پێکەوە لەگەڵ میوانەکەم جگە لە پیرۆزکردنی ساڵیادی دامەزراندنی پارتی دموکراتی کوردستان شرۆڤەیەکی گشتی لەبارەی ڕۆڵی پارتی دموکراتی کوردستان دەکەین لە پشتیوانیکردنی توێژە جیاوازەکانی کوردستان. میوانەکەم خات و هۆزار تۆفیقە، ئەندازیاری شارستانی و چالاکوانی بواری کۆمەڵگەی مەدەنی و زۆر خۆشحاڵم کە لەگەڵیانە دەستپێکی پرۆگرامەکەمە بێ. زۆر بەخێر بن سەرچاو، خۆشحاڵم لێرە دەتان بینم. زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان، سپاس بۆ بینەران و بیسەران. دروستبوونی پارتی دیموکراتی کوردستان ضرورەتێکی مێژوویی بووە بۆ ڕزگاری خوازی گەلەکەمان. پیرۆزبایی خۆم ئاراستەی بەڕێز سەرۆکی بارزانیەکەم، بنەماڵی شەهیدان، پێشمەرگە قارەمانەکان، سرجەم هەواڵان و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان. لە هەمووان پیرۆز بێت. بەم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم باس لە ئەزمموی پارتی دموکراتی کوردستان بکەین. خاتۆ هۆزار، لە ماوەی ئەزمموی کارکردنی ئەم حیزبە چەند دەردەکەوێت کە بە شوێکی گشتی گرنگی دابێت بە ڕۆڵ و پێگەی ئافرەتان، چەند هەوڵی ئەوەی داوە کە یاخود هەست دەکرێت بە هاوسەنگیەک بە بەهاییەک بۆ خانمان لەنەو پێگەی کۆمەڵایەتی و هەمکاری حیزبی بە شوێکی گشتگیر. بەڵێ. پارتی دیموکراتی کوردستان هەر لە ناوەکەیەوە دیارەکە پارتێکی دیموکراتە، واتە بڕوای بە دیموکراسیەت هەیە، بڕوای بە یەکسانی هەیە لە نێوان ڕێگەزەکانە، بڕوای بەوە هەیە کە گرنگی بدات بە سەردەم چین و توێژەکان و لە ناویشیانە ئافرەتان. بۆچی ئەڵێن ئافرەتان؟ ڕاستە خۆ دوای دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی ئافرەتانی کوردستان دامەزراوە کە ئەمە خۆی وەڵامی ئەوە ئەداتەوە کە ئافرەتان لە ناو پارتیە سنگ و بەهایەکی قورسیان هەیە. لە دوای دامەزراندنی ڕێکخراوی ئافرەتان پاشان ڕێکخراوی لاوان و قوتابیان دامەزراوە. هەڵبەتە مێژوویەکی زۆر دراوشاوەیە کە پارتی دموکراتی کوردستان هەیەی لە یەکەمینەکان بۆ کە بیری لە تەواوی توێژە جیاوازەکان کردو تایبەتمەندی ئەم وەکو بەڕێز ساوتن کە سەبار بەلاوان و هەروەها ئافرەتانیش بە هەمان شێوە. تا چەند لە شوێنی بایەغدانی پارتیدا لاوان بوونیان هەبووە هۆزارخان، پارتی دموکراتی کوردستان بە خوێندنەوەی ئێوە گەیشتۆتە کوێ لە پشتگیریکردنی بۆ تەواوی توێژە جیاوازەکان؟ هەڵبەتە ئافرەتانم پێش خست و ڕێزی بەڕێستان و کە لێرن پێم خۆش بوو سەرەتا بزانم، بەڵام بە شوێکی گشتگیر لە تەواوی توێژە جیاوازەکان حەزەکەم زانین یان تێڕوانینی ئێوە بۆ حیزبە چۆنە؟ من سەبارەت بە ئافرەت لەوانەیە تۆزێ درێژەی زیاتری پێ بم، پێم خۆشە، چونکە ئەو بەهایی کە لە لای پارتی هەیە بۆ ئافرەتان زۆر لەوەی کە لە چەندین ڕێکا ئێمە جێیکەینەوە پێویستی بەوەی ڕوونکردنەوەی تر و قسەی تر و بابەتی تری لەسەر باسکەین. پارتی دیموکراتی کوردستان و باسمان کرد باوەڕی بە یەکسانیە لە نێوان ڕێگەزەکانە و پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵی داوە بە ئافرەتان. هەر لە ناویشیانە شەهید خوشکە لەیلاکە نمونەیەکی جوانی ئافرەتان بووە، هەتا ئێستاش لە کۆڕ و کۆبوونەوەکانە جەنابی سەرۆک بارزانی ئەیهێنێتەوە بە نمونەیەکی جوان بۆ ئافرەتان. ئێمەی ئافرەتان چ لەوەی کە لە ناو ئۆرگانەکانی حیزبە پاڵپشتیان کردوین وەکو حیزب کە بینە پێشەوە، لە ناو حکوومەت و کە ئیدارەکانیشە بە هەمان شێوە ئەو پاڵپشتیان هەبوو بۆمان بۆ ئەوەی ئافرەتان بە ڕێژەیەکی بەرچاو دەربکەون، بتوانن ڕۆڵ و کاریگەریان هەبێت، بێنە پێشەوە خزمەتکەن لە بوارەکانی خۆیان. بەڵێ، پارتی دموکراتی کوردستان لە پاڵ هەموو ئەو پشتگیری و تایبەتمەندیانەی کە هەی بووە بۆ لاوان تا چەند
توێژە جیاوازەکانەوە تایبەتمەندی داوە بە خزمەتکردن و بە بەها ڕاگررتنی لاوان لە جا ئافرەتان بێت یاخود هونەرمەندان بن وەرزشوانان بن بە شێوەیەکی گشتگیر تا چەند ڕۆڵی هەبوو لە هێنانە پێشەوەی لاوان لە تەواوی کایەکان و جیاوازەکانیان. من حەزەکەم لە وەڵامی ئەو پرسیارەتە بە تێکی بارزانی نەمر کە ئەڵێت لاوان قوتابیان ڕمن سەری ڕمن بۆ شۆڕژگێڕی بۆ ڕاپەڕین بەڵام لە ئێستاە بووین بە ئەوەی کە بێنە پێشنگ ببنە پێشنگ بۆچی بۆ بوارەکانی کە لە ناو حیزبا بێت یاخود لە ناو حکوومەتا بێت ئەو هاتنە پێشەوەی لاوان لە ئێستاە ڕۆڵێکی تر ئەبینێت دەورێکی تریان هەیە لە پێشترە ئەگەر هاتوو خەباتیان کردووە لە شاخ بوون پشگیری خۆیان کردووە بۆ پارتەکەمان لە ئێستاە ئێمە ئەتوانین ئێمەی گەنجان لاوان لە ڕێگەی ئەو ڕێکخراوەی کە دامەزراوە بۆیان کە ئەمە وەڵامێکە بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان گرنگی زۆری بەلاوان ناو ڕێکخراوێکی بۆ دروستکردوون بۆ ئەوەی لەوێ نوێنەرایەتی خۆیان بکەن لەوێ بتوانن جێدەستیان دیار بێ و پارتی دیموکراتی کوردستان لەم کۆنگرەی کە بەستێتی توانی وێتی زۆرێک لە گەنجان بێنێتە ناو کایەکانی سیاسیەوە لە حکومڕانیشا بە هەمان شێوە چەندین وەزیرمان هەیە چەندین بەڕێوەبەری گشتیمان هەیە کە ئەمانە هەمووی گەنج و لاون بە هەمان شێوە لەنا ئۆرگانەکانیشا بینیمان کۆنفرانس کرا کۆمەڵێک گەنج و لاوی پێشکەوتوو هاتوونەتە پێشەوە ئەمانە هەمووی وەڵامن بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان گرنگیوی ئێداد بە سەرجەم چین و تێژەکان لە ناویشیانە لە هەج بوارێکا بێت ئیتر ئەو بوارە وەرزشی بێت تەندروستی بێت ئەوەی کە لاو پێویستێتی ئەوەی کە لاو ئەوێت خزمەت بکات هەندێک جار شرط نییە بهێنانە پێشەوەی لاوێک بخەیتە پلە و پۆستێکەوە بڵێ ئیتر ئەمە سەنگ و مەحەکی تۆیە نە جاری وا هەیە پارتی دیموکراتی کوردستان لە بیر و بۆچوونی گەنجێکی کردووە بە بەرنامەی کاری هەوڵیاوە پرۆژەی گەنج بێنێتە پێشەوە و بخاتە بواری جێبەجێکردنەوە من وەکو خۆم باسەکەم چەندین جار پێشنیارم هەبووە پێشنیارەکەم پەسەند کراوە و بە خۆشحاڵیەوە توانی ویانەکاری لەسەر بکەن یاخود پرۆژەیەکم تەقدیم کردبێت چ لەلایەنی حیزبەوە بێت یاخود لە حکوومەتا توانی ویانە ئەو پرۆژەیە کاری لەسەر بکەن کەواتە پارتی دیموکراتی کوردستان ڕای گەنجی زۆر زۆر بەلاوە گرنگە گرنگی زۆریشی پێداوت بەپی سەردەمیش ئەوێت بڕواتە پێشەوە تەشجیعیانەکە هەندانیان ئەکات گوێشیان بۆ ئەگیرێت بەڕاستی ئێستا ئێمە گەنجانێکمان هەیە لە ڕێگەی نووسینەوە توانیوێتی ئەوەی کە لە مێشکایەتی ئەو بیرۆکەی کە هەیەی بە نووسین بڕلاوی بکاتەوە و پارتی دیموکراتی کوردستانیش ئیشی لەسەر بکات. دەتوانین بڵێن پارتی دیموکراتی کوردستان ئەو حزبەیە کە هەم ڕخنە قبول دەکات و هەم لە نوێبوونەوە و تازەگەریدایە تا چەندێک نوێبوونەوە و تازەگەری بە حزبی پارتی دیموکراتی کوردستانەوە دیارە. بێگومان پارتی دیموکراتی کوردستان ڕخنە و پێشنیارەکان وەرئەگرێت بە دڵێکی زۆر گەورەوە بە دڵێکی زۆر فراوانەوە چونکە هەموو جارێک کە تۆ ڕخنت لێ ئەگیرێت بۆ باشترکردنە جاری وا هەیە ڕخنەیەکت لێ ئەگیرێت بۆ ئەوەیە کە تۆ بڕۆیتە پێش پارتی دیموکراتی کوردستان هەمیشە هەوڵی نوێبوونەوەی داوە و بۆ ئەوەش کە 14 کۆنگرەی کردووە لەم کۆنگرەیە چۆتە پێشەوە خەڵکانی گەنجی هێناوە ئافرەتان هاتوونەتە پێشەوە و باسی ئەگەر بین باسی ئەو بکەین هەڵبژاردن ئەکات پارتی دیموکراتی کوردستان هەمیشە پێشەنگ بۆ بەهەڵبژاردن هەمیشە ئامادەسازی کردو ئامادەی هێکەواتە پارتی دیموکراتی کوردستان ئەوێ نۆبوونەوە بکات ئەو نێبوونەوەیە لە هەچ بوارێکا بێت لە هەچ ئامادەسازیە کابێت پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە بۆ ئەو خۆنوێکردنەوەیە. هۆزارخان تا چەند حزبی پارتی دیموکراتی کوردستان هاوکار بووە لە شێوازی کارکردنی مەدەنی و چالاکیەکانی کۆمەڵگەی مەدەنی تا چەند هەست بەوە کراوە کە ئازادیەکی تایبەتی داوە بە چالاکیەکان و لە شێوازی چالاکیە مەدەنیەکان ڕێگری نەبووە سەربەستی و ئازادی بەخشیوەتە ڕێکخراوەکان. پارتی دیموکراتی کوردستان
گرنگێکی زۆری داوە بۆ ڕێکخرا و کۆمەڵگە مەدەنیانە کە کار و چالاکیان هەیە هیچ کاتێک ڕێگری نەکردووە چونکە پارتی دموکراتی کوردستان باسەکرێکە حیزبێکە دیموکراتی واتە کە تۆ وتت دیموکراسی هەیە لە وڵاتەکەتە ڕێگری ناکا لە ڕێکخراوەکان کۆمەڵگەی مەدەنی خۆیان ئازادن چۆن ئەچنە ئەو پرۆسانەوە ئەیانەوێت لەسەر چ بابەتێک بوروژێنن هەموو پێشنیارەکانیان قبوڵەکە درەخنەکانیان قبوڵەکە هەندێک جار ڕخنەی زۆر توندیش لە پارتی گیراوە بەڵام بڵێکی گەورەوە وەری گرتو و هیچ ڕێگرێکی نەکردو لیان لایەنێکی دیکەی بابەتەکان بابەتی میدیایی و ڕۆژناوانی و ئازادی ڕۆژنامەنووسیە کە تا چەند ئەمە یەکێک بووە لەو خاڵانەی کە پارتی دموکراتی کوردستان بەهای بۆ داناوە و هەروەها ڕێگەی داوە کە لە ڕێگەی ڕاگەیاندن و میدیاوە تاک بتوانێت بەتەواوەتی ڕاکانی خۆی دەرببڕێت. بەڵێ هەبوونی ئەو ژمارە زۆرەی سۆشیال میدیا و تەلەڤیزۆن و ڕاگەیاندنەکان خۆی وەڵامێکە بۆ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان بگرە جاری وا هەیە تەشجیعی شانەکات هەندێک لە کەناڵەکان هیچ کێشەیەکی نەبووە لەگەڵیانە کە ڕێگریان لێ بکە ئەم بوونی ژمارە زۆرە وەڵامێکە بۆ ئەوەی کە ڕێگری لە ناکرێ هەمویان ئازادن جاری وایە تۆ لە پەیجی خۆت لە سۆشیال میدیای خۆت چ بابەتێکت بوێ ئەینووسیت و قسەی لەسەرەکەیت و ڕەخنە ئەگریت پێشنیارەکەیت بەبێ ئەوەی هیچ سانسۆرێکی لەسەر بێت. خاتو هۆزار لە کۆتایی پرۆگرامەکە حەز دەکەمەوە بڵم لە ساڵیاتی دامەزرانی پارتی دموکراتی کوردستان و بەڕێسان وەکو ئافرەتێک و هەم وەکو چالەکوانی ڕۆشنبیری وەکو چالەکوانی کۆمەڵگەی مەدەنی وەکو کەسێکی ڕۆشنبیر وەکو خانمێک کە پسپۆرێک لە پسپۆڕە زانستەکانتان هەیە و ئەندازیارن ئێوە دەمێ لێتان بپرسم تا چەند پارتی دموکراتی کوردستان بە هیوا بەخش دەبین و پێتان وایە کە بۆ داهاتوو هیوایەکی جیاوازتری هەیە بۆ لاوان و بۆ کۆمەڵگە بەگشت. بەڵێ لە سایی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانەوە من بەوەی ئەزانم کە من توانیمە ئەو پسپۆڕیە بەدەست بێنم ئەو قۆناغانی خوێندن بخوێنین و لە دوجارە بتوانین لە شوێنێکە خزمەت بکەین بێگومان ئەمانە هەمووی چۆنەڵی ئەمەلێکە ئاما ئەوەت ئەیاتێکە تۆ ئەمەلێکت هەبێت تۆ بڵێ هیوا بەخشە بۆ چونکە و گرنگێکی زۆری بەکەرتی پەروەردەیاوە گرنگی بە هەلی کار دراوە گرنگی بە ئافرەت دراوە لە هەموو چین و توێژەکانە پارتی دیموکراتی کوردستان نمونەیەکی جوانی پیشان ناوە بۆیە هیوا بەخشە و دڵنیاین لەوەی کە بەرەو باشتر ئەڕوات و سەرکەوتوترە بێ و پارتی دیموکراتی کوردستان هەمیشە حیزبی یەکەمە و حیزبی یەکەمی ژەمێنێتەوە. من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ بەڕێستانە پرۆگرام پێشکەش کرد لە کۆتاییە ئەگەر خاڵێک بابەتێک ما بێت بتانێ باسیکەن من نەمپرسی بێت کاتی کۆتایی پرۆگرامکە دەدەمەوە. خاڵێکی زۆر گرنگ هەیە کە لە کابینەکانی پێشوە بەڕێز نێچیروان بارزانی کە لە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانە هەڵمەتێکی ڕاگەیان هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان کە ئەمە خۆی لە خۆیان لەو کاتەیە لە کابینەکانی پێشوشا بووە لە ساڵانێکی زۆر زووترەوە هەوڵی داوە ئەم هەڵمەتە ڕابگەیەنێت کەواتە ئەمە ئەو پەڕی پاڵپشتیە بۆ ئافرەتان. بەڵێ دەستەکانتان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم هیوادارم کە هەمیشە بە سەرکەوتویتان بینم و جارێکی دیکەش پیرۆزبایی لە هەموو کادران و پشتیوانان و هەروەها حزبی پارتی دیموکراتی کوردستان دەکەین و پیرۆزبایی لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەین. بینەروی سەر خۆشەویستەکان لە ئەوڕۆدا پرۆگرامی ئێواری سلێمانی پێشکەشکردن تاوەکو پرۆگرامێکی دیکە دەینەوە خزمەتان شاد و بەختەوەر بن.